مامۆستای هونەر ئێمە دەوامی یەک مامۆستامان هەیە ڕای نابین بەڵام مامۆستای موزیک لە هەمووش زۆرترە ئێمە نیمانە چەند ساڵیشە هەوڵی بۆ ئەین یعنی بە دوواداچوونەکەین کەمترین مامۆستای موزیک تەعینەوە یا مەسەلەن نە بە وانەبێژ هەیە نە بە عەقد هەیە ئەگەر هەش بێ زیاتر لەبەر ڕەوزەکان بەر ئێمە ناکەوێت هەموو قوتابخانەیە کەم تا زۆر پێویستێتی بۆ نمونە ئێمە لەوانەیە لە میلاکا لە داتای تەواوە میلاکمان تەواو بێ بەڵام لەناو قوتابخانە کێشەمان لەبەرەوە مامۆستامان هەیە نەخۆشە مامۆستامان هەیە زروفی تایبەتی هەیە ئەو بەپێ پێویست ئێمە هاوکاری کرێ لە ئیدارەوە لە ڕێ مامۆستاکانەوە ئەو کاتەمە پێویستمان بۆیە جێگرەوەیەکە بێت چونکە دەرسەکەی ئەو ئەدرێتەوە دەست مامۆستاکانی تر مامۆستاکانی کەش لەوانەیە ئەنی چەندێکیش هەوڵ بن بەبێ توانە وەکو مامۆستای بابەتەکە نەیگەین ئێمە مامۆستامان هەیە خۆی اختصاصی بابەتێکی ترە بەڵام بەپێی ئەوەی میلاکەکان کێشێتیایە لە چۆنێتی مامۆستاکە میلاکە لە مەکتەبەکە بەڵام بەبوونی زروفێکی تایبەتەوە دەرسەکەی ئەو مامۆستایەکەڵێتەوە بۆ نمونە لەوانەیە زانست بێ کوردی بڵێتەوە لەوانەیە کوردی بێ زانست بڵێتەوە ئەمانە هەموو وەکو هاوکاری لە قوتابخانەیە بەڵام وەکو پێویستی ئێمە پێویستمان پێێتی سا بۆ نمونە بەلایانی کەمەوە ئەگەر بە وانەبێژ بێ ئەگەر بە عەقد بێ ئەگەر تەعین بێ ئەگەر نەقڵ بێ هەژ مامۆستایەک بێ لەو بابەتە ڕئیسیانە بەتایبەت ئێمە وتمان موزیک هەروەها زانستیش کۆمەڵە ئیشی مامۆستای ترمان هەیە کە یعنی لە ئێستا نەقسە مامۆستاکانی تر پڕێکەنەوە طبعا ماندووترە بن ئەو مامۆستانە هیلاکترە بن کەم مەجارترە بن بۆ نمونە ئەگەر مەجای ئیشێکی بێ لە قوتابخانە کاتی نییە جا بەڕاستی ناشتوانێ مامۆستایەک بەردەوام دەرس بڵێتەوە ئیشیش بکات لە قوتابخانە هەمومان بە بۆنەی ئەوەی کە ئەزانین لە زۆر ڕۆ نەقسەیە هەر لە مامۆستانە لە باخەوانیە لە باجینێ لە قوتابخانەیە ئەمانە هەمووی ئەرکەکەی زیاتر لەسەر مامۆستا خۆیەتی لە قوتابخانەیە خۆمان ڕایەپەڕێنی بۆ نمونە خۆمان ئیشی قوتابخانە هەر پێویستێکی قوتابخانە بێ زیاتر ئەرکەکەی لەسەر مامۆستا لەبەرەوە ئەگەر بوونی مامۆستای زیاتر لە قوتابخانەیە لەوانەیە چالاکیەکان زۆرتر بێ حتمەن بەلایانی کەمەوە ئەتوانی چی بتوانی بیکەی لە قوتابخانە بەڵام ناکرێتەوە مامۆستای بابەتێکی بەڵام حەزێکت هەیە ناتوانێت و حەزە بەپێ پێویست پڕکەیتەوە لە قوتابخانەکە چکە مامۆستایەک نییە بەدیهی ئەوە بێ لە جێی تۆ ئەو بابەتە بڵێتەوە تۆ ئیشەکەت بکەیت من ئەگەر دوێ چالاکیە بکەم ئەبێ حەقی دەرسەکەم بخۆم تا چالاکیەکەم بە باشیەکەم چونکە کەسێکی کە نییە بێتە دەرسەکەی من وەکو خۆم دەرسەکە تەقدیمی تەلەبەکە بکە بەڵام ئەگەر بۆ نمونە من مامۆستایەکی بۆ من کە هونەرم لە قوتابخانە ئەگەر دوو هونەر بین من چالاکیەکەم هەبێ لە قوتابخانەکەیە ئەو لە جێی من مامۆستای هونەرە دەرسەکە ئەڵێتەوە هیچ تەلەبەکە پەکی ناکەوێت بەڵام بە پێچەوانەشەوە ئەگەر ئەو توانایەکی تری لە من باشترێ بێ لە قوتابخانەکە ئیشەکەیەکە و من دەرسەکەی ئەوڵێ بوو بەڵام چکە لەبەری هەردووکمان لە یەک مەجالە لە یەک سپۆڕیا ئیشە بێت بەڵام من ناتوانم مامۆستای زانستەکە کە لە دەرەوە ئیشەکە من ئەچمە دەرسەکەی پێویستەکەی بۆ پڕەکەمەوە کە تەلەبەکانی بۆ بێدەکەم بەس خۆ من ناتوان بابەتی زانستەکەی بگەێنم مساعد ئەمەیە لە قوتابخانە کە پێویست بەپێی اختصاسەکە هەبێ لە شوێنەکەیە لە ڕووی ئیدارە و هەوڵێکی تەواو دراوە لە ڕووی سەر و ئیدارەوە کە هاوڕێ ڕەخنەگرە بەڵام ئێستا هیچ شتێک هەر چۆنێک ئەگەڕێن بە دواتچوون ئەەکەی ئەڵێ لە سەر و ئێمەوە لە سەر و ئێمەکەش ئێمە نایگەینە بەڵام وەکو پێویستی هەموو مەکتەبێ پێویستی وەیە خاصن ئەم گەنجانێکی ساتە خەڕوجەکەن بەوانە بێژە ئەتر بە هەر جۆرێ لە جۆرەکانی ڕێگای تەدریسە پێویستە لە قوتابخانەکانە هەبن هەر شەر مامۆستای موزیک و هونەر و وەرزش نییە مامۆستای ئەمە بۆ نمونە مامۆستایەکمانەیە لە بەشی کۆمپیوتەرا بێت چونکە ئەو ئیشانە زۆربەی زۆری زەختەکی کەوتۆتەوە سەر ئیدارە خۆی بە حکمی ئەم چەند ساڵە خاستان کۆرۆنا و ئەم دابڕانی بایکۆت و شتە مامۆستا زۆر ماندووە بەتایبەتی مامۆستایانی ئەلف بێ هەتا ئێستا مامۆستایانی کوردی زۆر مەعاناتیان هەیە لەگەڵ تەلەبەیە لەبەرەوەی دەوام بە مەزبوطی ساڵانی پێشوو نەکراوە حتمما مەعاناتیان هەیە پێویستیان بە مساعیدە هەیان بێ لە پۆلە مامۆستا هەیە لەوانێ فریان نەکەوێ هەموو بابەتەکە بە تەلەبەکە بنووسێتەوە بەڵام ئەگەر مساعیدێک لە پۆلەکەیە بێ حتمما استفادەی لێکە حتمما زووتریە بەدەستە و بابەتەکەی لە قوتابخانە ئەهلەکانە حتمما بە پارەیە طبعا ئەوان پڕە پارەی تەواو لە تەلەبەکە وەرەگرن بۆ خوێندنی بۆ دراسی بۆ هەموو شتێکی یعنی ئەتوانێ خۆی کۆنتڕۆلیکە بەڵام ئێمە هەمووی لەلایەن حکوومەتەوە هەرچۆن دەستیش ئەبێ بۆ هەر شتێ لە وڵاتە هەمووی پارەیە ئەڵێ پارە نییە تۆ بەسیترین چالاکی لەم قوتابخانە من بمەوێ هەر یەک پێشەنگای بچووک بۆ مناڵەکان بکەمەوە لە قوتابخانەیە پارە نییە ئەنجا ئەو پارە نییە پێویستیەکانی قوتابخانە پڕکەنەوە خاستان هەموو مەکتەبێک دنیای مەشاکیلی هەیە ئێمە بەتایبەت زۆرمان مشکیلە هەیە لە ڕووی ئاوە لە ڕووی باخەوە لە ڕووی هەموو شتێکەوە کێشەمان هەیە ئاما یعنی ئەوەی بیر ئەەکەیتەوە پێویستیەکانی مناڵەکان زۆرترە من ناتوانین لەسەر ئەرکی خۆمان مامۆستای وەکو مساعید بێنین ئیلا ئەبێ لە تەربیەوە بێ ئیلا ئەبێ لە بە ڕسمێک بە عەلی شتەکانی چۆنەڵێ بە ڕێکاری یاسایی بێت
ئێمە بەغێر یاسایی ناتوانین ئەو شتانەکەین لێناوەکو حەزێمە پڕبەدڵ حەزەکەین هەموو هەوڵێکیشمان ناوە عنی بە هەر جۆرێک بێ ئایا وانە بێژە ئایا مساعیدە ئایا مامۆستایە بە نەقڵیت چەنەها تەخەڕوجمان هەیە چەنەها عنی هەمانە لە ماڵەوەیە هەمانە ئیشی حوڕەکە هەمانە بەڵام خۆی خوێندن و مەکتەب هەتا بەرەو پێشچێکەمە هەتا عنی تا زیاتر گەنجەکان بێنەناوە تا زیاتر ئەمانە حتمما شتیان زۆرتر پێ تاقییان زۆرتر پێ وزیان زۆرتر پێەیە هەم ئەو ژیانی کێوێ بۆ خۆی هەم ئەو تاقیل و تەمەنەیە کە ئێستا تەخەڕوجەکە وزەیەکی تەواوی پێ بەڵام سەرەکێ گە 4 ساڵ لە ماڵەوە دانیشێت تا کاتێک تا عینە بێ تا کاتێ بە عەقدێتە شوێنەکە ئەو تاقە وزەی نامێنێ هەموو مجتەماعە هەموو قوتابخانەیە هەموو بنکەیەکی خوێندن ئیتر لە ئەهلیە لە حکومیە لە هەر شتێکە پێویستی بۆ گەنجانەیە چونکە چالاکن گەنجی ئێستاش تا بڵێ بەداداچوونی هەیە لە ڕێی ئەنتەرنێتەوە لە ڕێی ئایپاتەوە لە ڕێی هەموو شتەکانەوە عنی لەوانەیە ئەو تاقەی لە گەنجێکە هەیە لە منە عنی بۆ ڕادەیە نەبێ مناڵیش حەزی لە شتی تازەگەریە هەتا تازەگەری بێ پلە بە پلە شتەکان بەرزە بێتەوە لەبەرەوە هەتا ئاستی ئەو پەڕی پێویستە لە هەموو ڕوویەکەوە لە هەموو دەرسە تەرفیهیەکانەوە هەتا دەرسە ئەساسیەکان ضرورە ئیتر بە هەر شێوەیە بێ بەڵام ئایا حکومەت تا چەندێ ئەوواکە تا چەندێ ئاوە لەو شتایەتەوە تا چەندێ گرنگە لای بەڵام بەڕاستی بابەتی خوێندن و فێربوون لە وڵاتە ئەم 2-3 ساڵە هەر زۆر وێرانە عنی تەسەورەکەم بە چەند ساڵی کەش ئەم ڕتمە نێتەوە سەرتایی خۆی